ئایا ئارەزووی بوون بە یوتیوبەرت هەیە و بەڵام شارەزایەکی باشە لە وردەکارەکانی یوتیوب و ڤیدیۆ بڵاوکردنەوە نییە؟ ئایا ئارەزووی کارکردنی ئۆنلاینت هەیە و بەڵام نازانی چۆن و لە چیەوە دەست پێ بکەی؟ چارەسەری ئەم کێشەیە زۆر ئاسانە. هەر ئێستا سەبسکرایبی کەناڵی شاتێک بکەن و پشتگیری لە ڤیدیۆکانیشی بکەن. لەم کەناڵە جیاوازەدا هەموو شتێک دەربارەی فێربوونی یوتیوب و پارە پیاکردن لە ڕێگەی ئینتەرنێتەوە باس دەکرێت و ڤیدیۆکانیشی یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ بەڕێزانەی کە تازە دەست بە یوتیوب دەکەن و ئارەزوو دەکەن لە کارەکانیاندا سەرکەوتوو بن. هەروەها باسی چەندین ڕێگای جیاواز دەکات بۆ پارە پیاکردن لە ڕێگەی ئۆنلاینەوە. هەروەها کاکە شاڵا و بڕیاری داوە هەر کات کەناڵێکی بگاتە 5,000 سەبسکرایب ئەوە چەندین کارتی ئایتونس و گوگل پلی دەکاتە خەڵات بۆ بینەرەکانی. بۆیە ئەم هەلە لە دەستی خۆتان مەدەن و هەر ئێستا بچن سەبسکرایبی کەناڵی شاتێک بکەن و بینەری ڤیدیۆ جوانەکانی بن بۆ ئەوەی ناوتان بچێتە تیر و پشکەوە. سڵاوتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. زنجیرە ئەنیمەیشنی خێزانی سیمپسۆن یەکێکە لە زنجیرە ئەنیمەیشنە کۆمیدیە سەرکەوتوەکان و بە یەکێک لە درێژترین زنجیرە ئەنیمەیشنەکان دادەنرێ کە تاوەکو ئێستا 32 وەرز و 694 ئەڵقەی لێ بڵاو کراوەتەوە کە باز لە ژیانی ڕۆژانەی خێزانێکی ئەمریکی دەکا کە لەلایەن مات گرینگ کاری نووسین و دەرهێنانی بۆ کراوە و توانیوێتی ناوبانگێکی زۆر گەورە لە سەرانسەری جیهاندا بەدەست بهێنێ و داهاتێکی خەیاڵی بۆ کۆمپانیای وەبەرهێنەری زنجیرە ئەنیمەیشنەکە پەیدا کردووە و جگە لە زنجیرە ئەنیمەیشن چەندین کاری بازرگانی تری پێوە کراوە وەکو دروستکردنی یاری ئەلکترۆنی لەسەر شێوەی ئەنیمەیشنەکە و هەروەها دروستکردنی جلوبەرێک کە هەڵگیری وێنەی کارکتەرەکانی نێو ئەنیمەیشنەکەن. لە سەرەتادا هەموو شتێک دەربارەی زنجیرە ئەنیمەیشنەکە بە شێوازێکی ئاسایی تەماشا دەکرا وەکو هەر ئەنیمەیشنێکی تر کە لە جیهاندا بوونی هەیە. بەڵام لە ساڵانی ڕابردوودا کۆمەڵێک ڕوودا و ڕوویاندا کە بوونە هۆی ئەوەی ئەم زنجیرە ئەنیمەیشنە بە چاوێکی جیاوازترەوە لەلایەن بینەران تەماشا بکرێ. زنجیرە ئەنیمەیشنی سیمپسۆن پێشبینی بۆ چەند ڕووداوێکی جیهانی کردووە پێش ڕوودانی و بەشێک لەو پێشبینیانە ڕاست دەرچوون و لە ژیانی ڕاستیدا ڕوویان داوە کە لەوانەیە بەشێکی زۆرمان ئەو ڕوودا و هەواڵانەمان بەرچاو کەوت بێت کە ئەمە جوای کردووە زنجیرە ئەنیمەیشنەکە دەنگدانەوەیەکی گەورە بۆ خۆی دروست بکە و سەرنجی بەشێکی زۆری گەنج و چالاکوانەکانی جیهان بۆ خۆی ڕابکێشێت. بەڵام بە هەمان شێوەش لە ئەڵقە جیاوازەکانی ئەنیمەیشنەکە چەندین پێشبینی تێدا بوو کە دواتر ڕوویان نەداوە. بەڵام خەڵکانێکی زۆر بڕوایان وایە کە ئەگەری هەیە ئەم ڕووداوانش لە داهاتوویەکی نزیکدا ڕوو بدەن و بەشێکی زۆری خەڵکی جیهان بڕوایان وابوو کە ئەم ڕووداوانی کە لە ئەنیمەیشنەکەەوە بوونەتە ڕاستەقینە هەمووی پلانی بۆ داڕێژراوە، ئەوێش لە پێناو چەندین بەرژەوەندی تایبەت بە خۆیان. و ئەگەر ئارەزووی بینینی پێشبینیەکانی ئەم زنجیرە ئەنیمەیشنەتان هەیە ئەوە لینکی ڤیدیۆکانی پێشومانتان لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە بۆ دادەنێم کە تێیدا باسی ڕێژێکی زۆری پێشبینیەکانی ئەم خێزانەمان کردووە و ئەم خێزانە ئەمریکیە چەند ئەڵلقەیەکی هەیە کە تێیدا سەردانی وڵاتی ئیسرائیل دەکەن و لەوانەشەوە نزیکی مزگەوتی ئەقسای پیرۆز دەبن و چەند ڕووداوێک لە ئەڵلقەکەدا ڕوودەدا کە لەم چەند هەفتەیەدا بەهۆی گرژیەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستین ئەم ئەڵقانی ئەنیمەیشنەکەش دەنگی داوەتەوە کە ماوەی 10 ساڵ پێش ئێستا ئەم ئەڵقانی زنجیرە ئەنیمەیشنەکە بڵاو کراونەتەوە و زۆرێک بڕوایان وایە کە ئەمانە پێشبینە نوێیەکانی زنجیرە ئەنیمەیشنەکەیە و لەم ڤیدیۆیەدا باسێکی پوختیان لەسەر دەکەین بۆ ئەگەر گرنگی بەم بابەتە دەدەن ئەوا دەتوانن تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندوو بوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێت ئەگەرەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. لە یەکێک لە ئەڵلقەکانی زنجیرە کارتۆنی بەناوبانگی خێزانی سیمپسۆندا هاوڕێیەکی بەرێز هۆمێر پێشنیاری بۆ دەکا کە پێکەوە گەشت بکەن بۆ ئیسرائیل، ئەویش بۆ سەردانیکردنی شاری قودس و شوێنەوارە پیرۆزەکانی تر. بێگومان ئەوان بە درێژایی زنجیرەکە بە ئیسرائیل ناویان دەبر نەک فەڵەستین و بەڕێز هۆمێر بەسەر سوورمانە وەڵامی پێشنیاری هاوڕێکەی دایەوە و گوتی چۆن بچم بۆ وڵاتێک کە نەگۆشتی بەرازی لێ و نەگازینۆ. بەڵام دواتر هاوڕێکی هەوڵێکی زیاتری لەگەڵ دەدا و دوای پێداگریەکی زۆر ڕازی دەبێت کە لەگەڵیاندا بچێت بۆ ئیسرائیل
دواتر بە فڕۆکەیەک کە ناوی ئیسرائیلی لەسەر نووسراوە سەردانی وڵاتەکە دەکەن، بەڵام لە فڕۆکەخانەکە ئیسرائیلیەکان دەستگیری دەکەن و دەیخەنە سەر زەوی. ئەمەش بەڵگەی ئەوەیە کە پاسەپۆرتی ئەمریکی کە بە بەهێزترین پاسەپۆر دادەنرێ لە جیهاندا هیچ بەهایەکی نییە لای ساهیۆنیەکان. دواتریش لە هەمان ئەڵقەدا بڕیار دەدەن کە بڕۆن بۆ سەردانکردنی شوێنەوارە کلتوری و پیرۆزەکانی ئەو وڵاتە، پاشان دەچن بۆ سەردانیکردنی شاری قودس و لە چەند دیمەنێکدا مزگەوتی ئەقسا دەردەکەوێ و هەروەها خێزانەکە ڕێبەرێکی گەشتیاریان لەگەڵدایە بۆ ئەوەی شوێنەکانیان نیشان بدات و باسێکی مێژووی ناوچەکەیان بۆ بکە. بەڵام لێرەدا کارێکی ئەنجامدا کە وەکو سوکایەتێک وایە بۆ بیر و باوەڕەکانی ئاینی ئیسلام، چونکە کاتێک خێزانەکە ویستیان بچنە نێو مزگەوتی ئەقساوە، ئەو کەسەی کە وەکو ڕێبەرێکی گەشتیاری لەگەڵیاندایە هەندێک باسی مزگەوتی ئەقسای بۆیان کرد. پاشان گوتی کە ئەمە شوێنێکی زۆر گەورە و پیرۆزە لای موسڵمانەکان، بەڵام گەر دەتانەوێت چیرۆکی ئەم مزگەوتە بزانن، ئەوە بانگی ڕێبەرێکی موسڵمان بکەن تا چیرۆکی ئەم شوێنەتان بۆ بگێڕێتەوە کە بڕوام وایە دوای بیستنی چیرۆکەکە زۆر پێکەنینتان پێی دێت. And Muslims believe something too. To find out, hire a Muslim tour guide. That's a barrel of laughs. Anyway, shut your face. کە ئەمەش سوکایەتێکی زۆر ناشرینە بۆ موسڵمانەکان، چونکە مزگەوتی ئەقسا یەکێکە لە هەرە پیرۆسترین شوێنەکانی ئاینی ئیسلامە، چونکە ئەم مزگەوتە پێشتر یەکەم قیبلەی موسڵمانەکان بووە. هەروەها پێغەمبەر درودی خودای لەسەر بێ لە شەوی ئیسرا و میعراجدا سەردانی ئەم مزگەوتەی کردووە، دواتر لەوێوە چووە بۆ ئاسمان بۆ جێبەجێکردنی فرمانەکانی خودای گەورە و هەموو پێغەمبەرەکانی تری لەوێدا بینیوە. پاشان لە ئاسمانەوە گەڕانەوە بۆ سەرزەوی و پێغەمبەر درودی خودای لەسەر بێت لەو مزگەوتەدا پێشنوێژی بۆ پێغەمبەرەکانی تر کردووە و ئەم مزگەوتە خاوەنی چەندین پیرۆزی تریش هەیە، بەڵام بەداخەوە لەم ئەڵقەیەدا سوکایەتی بە چیرۆکە مەزنەکانی مزگەوتەکە کرا. پاشان لە هەمان ئەڵقەدا دیمەنێکی زۆر سەیر دەبینی. لێرەدا کارکتەرێک دەردەکەوێت کە ڕۆڵی کەسایەتیەکی جوولەکە دەبینێت و کاتێک دەوێت کاتەکانی بەسەر ببات دەچێت سەردانی گازینۆ دەکا. وەشتە سەیرەکەش ئەوەیە کە گازینۆکە ناوی کەرتی غەزەی لەسەر نووسراوە، هەرچەندە کە غەزە لەلایەن سەهیۆنیەکانەوە داگیر نەکراوە، بەڵام ئەمەش ئاماژەیەکی ڕوونە بۆ پلانی سەهیۆنیەکان تا خاکی غەزە بەم شێوەیە بگۆڕن، وەک تۆڵەیەک بۆ بەرگریکردنی خەڵکەکەی کە دەیان ساڵە چاونە ترسانە بەڕووی داگیرکەردا وەستاونەتەوە. Want to end up in hell? Jews don't believe in hell. No hell? Thank you, kid. You made my day. لە دیمەنێکی تریشدا و لە کاتی گەڕانی خێزانەکە بە شەقامەکانی قودسدا لە ڕێگادا یەهودیەکان دەبینن و پاشان موسڵمانەکان دەبینن کە نوێژ دەکەن. بێگومان هەموو ئەم دیمەنانە بە مەبەست دانراون تا بە جیهان بڵێن کە لە ئیسرائیل ئاشتی و ئازادی ئاینەکان هەیە و ئەوان خەڵکێکی ئاشتی خوازن و ئارەزویان لە شەڕ و دووبەرێکی نییە و عەرەب و فەڵەستینەکان دەست درێژی دەکەنە سەریان و کێشیان بۆ دروست دەکەن. سەرڕای هەموو ئەم دیمەن و ڕووداوانە بە هیچ جۆرێک وشەی فەڵەستین لە ئەڵقەکەدا باز نەکراوە، وەک بڵێ شتێکە کە هەربوونی نییە. بە هەمان شێوە ناوی ئوردنیش نەبراوە. سەرڕای ئەوە هۆمێر دەچێ بۆ خاکی ئوردن و دەریای مردوو و تەنها ناوی سووریا هێندراوە، چونکە وەک زانراوە کە دایانەوێ وڵاتی ئیسرائیلی مەزن بە شێوەیەکدا بمەزرێنن کە هەموو فەڵەستین و ئوردن بگرێتەوە لەگەڵ بەشێکی کەم لە سووریا و چەند وڵاتێکی عەرەبی. هەموو ئەمانش پلانن و دەیان ساڵە ئامادەکراون و هەنگاو بە هەنگاو کاری لەسەر دەکەن و ئێستا دەبینین کە گەلی ئوردونی و هەموو گەلانی عەرەبی پشتگیری لە فەڵەستینەکان دەکەن بۆ ئازادکردنی خاکە داگیرکراوەکانیان لە دەستی سەهیۆنیەکان. پاشان لە هەمان ئەڵقەدا و لە دیمەنێکی تردا دەبینین کە بە زۆرێک سڵاو دەکەن کە هاوشێوەی زمانی عەرەبیە، ئەویش ئەوەیە کە لە بری سەلام و عەلەیکوم دەڵێن شەلام غایم. Shalom, Goyim. Shalom to you. Shalom is the aloha of this place. ئەمەش بەڵگەیەکی ترە بۆ پلانەکەیان تا زمانی عەرەبی لەناوبەرن و گۆڕانکاری تێدا بکەن تا لە کۆتاییدا وای لێ بکەن لە زمانی خۆیانەوە نزیک بێ. ئێستاش دەبینین کە زۆرێک لە گەنجانی عەرەب کاتێک قسە دەکەن وشەی ئینگلیزی بەکاردەهێنن لە قسەکانیاندا و بڕوایان وایە کە ئەمە پێشکەوتنە و زۆرێکیان دەبینین کە تەنانە شەرم دەکەن وشەی عەرەبی بەکاربهێنن لە قسەکردندا و ئەم دیاردەیە نەک تەنها لە نێو نەتەوەی عەرەبدا، بەڵکو ئەم دیاردانە لە نێو چەندین نەتەوەی تربوونی هەیە و بەشێکی تری کارەکانیان بریتێ لە کۆنتڕۆڵکردنی میدیای عەرەبی لەلایەن ڕۆژئاواوە و بڵاوکردنەوەی بیری سەر لێ شێواندن لە ناو گەنجەکاندا
و لەم چەند ساڵی ڕابردوودا چەندین بیرۆکی عەرەبی نامۆمان بینیوە لە نێو گەنجانی عەرەبدا و بەردەوامن لە بانگەشەکردنیان لە نێو گەنجانی عەرەبدا و گەنجەکانی نەتەوەکانی تریشدا. و کاتێک بەڕێز هۆمەر دەچێت بۆ یەکێک لە سینەماکان دەبینین کە تەماشای فیلمی بەناوبانگی ترانسفۆرمەر دەکا، بەڵام کەسایەتیەکانی کڵاوێکی ناسراویان لەسەر و نوێژ دەکەن و ئەمەش ئاماژە بەوە دەکا کە زۆرینەی کۆمپانیا جیهانیەکانی بەرهەمهێنانی فیلم لەلایەن سەهیۆنیەکانەوە دەستیان بەسەرداگیراوە و تەنها ئەوە نیشان دەدەن کە لیان داوا کراوە بۆ کۆنتڕۆڵکردنی مێشکی خەڵکی. هەر لە هەمان ئەڵقەدا ڕێنیشاندەرەکە داوا لە گەشتیاران دەکا کە بچن بۆ دوکانی خزمەکانی کە ئاڵتون دەفرۆشن. لێرەدا نووسەر ئاماژەی بەوە داوە کە سەهیۆنیەکان کۆنتڕۆڵی بازاڕی ئاڵتونیان کردووە لە جیهاندا و لە هەموو جیهاندا مامەڵە بە نرخی ئاڵتونەوە دەکەن بە ئارەزووی خۆیان. پاشان دەبینین کە دەڵێت ئەوان لە سەلامەترین وڵاتی جیهاندان، بەڵام تاکە مەترسی کە ڕوبەڕوویان دەبێتەوە کەمی ئاوە. ئەمەش ئاماژەیەکە بۆ پلانە زانراوەکەیان کە چەندین ساڵە کاری لەسەر دەکەن بۆ کۆنتڕۆڵکردنی هەموو سەرچاوە ئاویەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تا ئەفریقیا. وەک دەبینین پاڵپشتی دروستکردنی بەنداوی نازی SUV دەکەن، ئەوێش بۆ کۆنتڕۆڵکردنی ئاوی ڕووباری نیل. پاشان لە هەمان دیمەندا هاوسەری هۆمێر دەبینین کە دەڵێ لە نامیلکەیەکدا چەند زانیاریەکی خوێندوتەوە کە جیاوازە لەو زانیاریانەی کە ئەوان بانگەشەی بۆ دەکەن. ئەمەش ڕێنیشاندەرەکە زۆر تووڕە دەکا، چونکە ئەوان بەدوای ئەو ڕاستیانەدا دەگەڕێن کە لیان شاردراوەتەوە و داوایان لێ دەکات تەنها زانیاری لە خۆی وەربگرن و بێگومان هەر ئەمەش لە میدیای جیهانی و تەنانەت لە هەندێک لە میدیا عەرەبیەکانیشدا ڕوودەدا. و لە دیمەنێکی تردا خێزانەکە دەبینین کە دەچنە نێو مزگەوتی ئەقساوە و هۆمێر سیمپسۆن لە شوێنێکی بەرز دەوەستێت و قسە بۆ خەڵکی دەکا و لەوانەوە بانگەشە بۆ ئەوە دەکا کە ئاینی ئیسلام و مەسیحی و یەهودی هەمووی دەکاتە یەک ئاینێک کە ناوی ئاینەکەی نابوو کریستیس هود و خەڵکەکەش ئەو ئاینە پەیڕەو بکەن. و منیش لێرەدا ئەم پرسیارە بۆ ئێوە بەجێ دەهێڵم، ئایا مەبەستیان چییە کە هەموو ئاینەکان دەکەن بە یەک؟ دەتوانن ئێوەش لە کۆمنت بەشدار بن و ڕای خۆتانمان بۆ بنووسن. Christians, Muslims, and Jews, I have come to gather you into a new faith. From now on you shall be called Christmu Jews. بەڕای ئێوە ئەم پێشبینیانە مانای چی دەگەیەنێت؟ ئایا پلانێکی گەورەی لە پشتەوەیە یاخود تەنها شتێکی هاکەزاییە بۆ ئەوەی خەڵکی پێوە سەرقاڵ بکەن؟ ئێوەش لە کۆمنت بەشدار بن و ڕای خۆتانمان بۆ بنووسن. بۆ زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات و وڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.